ناسریە شارە تووڕەکەی عێراق هەمیشە بە سەرچاوە یاخیبوون و ڕاپەڕینەکان دەناسرێت. ناسریە بە ئیلهام بەخشی زۆرینەی ڕاپەڕین و ناڕەزایەتیەکانی عێراق ناودەبرێت. شەپۆلی ناڕەزایەتیەکانیشی گواستۆتەوە بۆ شارەکانی دیکە. بەوە ناسراوە هەمیشە شارێکی ئۆپۆزیسیۆن و ناڕازی بۆ بەرامبەر دەسەڵاتە جیاوازەکان. لە نێوترین ناڕەزایەتی دژ بە دەسەڵات ڕۆژی 12 ئەم مانگە کاتێک مستەفا کازمی سەرۆک وەزیرانی عێراق سەردانی شاری ناسریەی کرد، بەشێک لە هاوڵاتیانی شارەکە وەک هەڵوێستێک بەرامبەر دۆخی خراپی شارەکەیان کاروانی ئۆتۆمبیلەکانی کازمیان بەرباران کرد. ناڕەزایەتی دژ بە دەسەڵات لەو شارەدا مێژوویەکی دێرینی هەیە، بەڵام لە سەدەی ڕابردوودا شاری ناسریە سەرچاوەی شۆڕشی بیست و ڕاپەڕینی شەعبانیە و جوڵانەوەکانی دژ بە ڕژێمی بەعز بووە. ئەمە ژوای کردووە زۆرترین قوربانی بدات. لەگەڵ دەستپێکردنی خۆپیشاندانی تشرینی یەکەمی 2019 عێراق لە پاش بەغدا، ناسریە دووهەم شار بوو لە عێراقدا کە شەپۆلی گەورەی ناڕەزایەتی تیایدا سەری هەڵدا و پشتیوانێکی سەرەکی خۆپیشاندانەکانی مەیدانی تەحریر بوو. هاوکات لە پێشینی ئەو شارانە بوون کە لەو ماوەیەدا مۆڵەتیاندایە حکوومەتی عێراق بۆ پێکێنانی کابینەیەکی نوێ و دیاریکردنی سەرۆک وەزیرانێکی نوێ و هەڵبژاردننی پێشوەختەی پەرلەمان. هەروەها بە یەکەم شاری عێراقدا دەنرێت کە شکۆی حیزب و لایەنەکانی بەبێ جیاوازی شکاندووە بێ ئەوەی لایەنگری هیچ لایەنێکی سیاسی کردبێت. لە کاتی سەرهەڵدانی ناڕەزایەتیشدا هەموو چین و توێژەکان بەشداری تێدا دەکەن. خۆپیشاندان و ناڕەزایەتیەکانیش تەنها لە سەنتەری شارەکە قەتیز نابێت، بەڵکو دەگوازرێتەوە بۆ شارۆچکە و گوندەکانی دەوروبەریش. هەر کاتێک دەسەڵات هەوڵی سەرکوتکردنی خۆپیشاندەرانی دابێت، شەپۆلی ناڕەزایەتیەکان فراوانتر بوون. شاری ناسریە سەنتەری پارێزگای زیقارە و بە گوێرەی کۆتا ئامار دانیشتوانەکەی نزیکەی 750,000 کەسە و زۆرینەشیان شیعە مەزهەبن.